یانی هەولێر لەسەر یارگای فرانسۆ هەریری لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێزدەی خولی ئەستێرەکانی عێراق پێشوازی لە یانەی گەرمە کرد. ئەمە یەکەم دەرفەتی یاریەکە بوو بۆ گەرمە تۆپ بەسەر ستون چووە دەرەوە. وەڵامی هەولێر خێرا بوو، زۆر نزیک بوو لەوەی بە گۆڵ بگات، سەرکەوتوو نەبوون. هەردووتی پێشەکانیان بە ئامانجی تۆمارکردنی گۆڵ ئاڵ و گۆڕ دەکرد و مەترسیان خستو بۆ سەر گۆڵی یەکتر. لەم هێرشە خەریک بوو فرانک سیدریک تۆڕی گۆڵی هەولێر بەهەژێنێت و یانەکەی پێش بخات. لە دواهێرشی نیوە یەکەمیش سەفین مەنسوور خەریک بوو بە گۆڵ بگات، بەڵام نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. نیوەی دوم بەم هێرشە مەترسیدارەی گەرمە دەستی پێکرد. دلۆڤان مەهدی تۆپەکەی محەممەد عەدنانی گێڕایەوە. لە ئاخولەکی 52 بە ئەسیستی شێرکۆ کەریم یوسف بن سۆدەی تونوسی بربەستی یەکسانی شکاند و هەولێری لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. يفتتح التسجيل هوليري يتقدم شوط لعب عالية صعبة كانت. دوای تەنها 6 خولەک فرانک سیدریکی کامیرۆنی بە ئەسیستی محەممەد عەدنان گۆڵ یەکەمی بۆ گەرمە تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. جول هذه المباراة تشجيعا ودعما لفريقها لصقور الغربي. یارزانان یانی هەولێر بە ئامانجی دووبارە پێشکەوتنەوە لە یاریەکە فشارەکانیان بۆ سەر گۆڵی میوانەکان دەست پێ کردەوە. ئەم دەرفەتە لە پێش شێرکۆ بوو گۆڵی دووەم تۆمار بکات، سوودی لێوەرنەگرت. لە ئاخولە چێشتا و سێ کارمۆ لە ڕیزەکانی گەرمە کارتی زەردی دووەمی بەڕووبەرز کرایەوە و بە کارتی سوور کرایە دەرەوە. تا کۆتایی هاتنی یاریەکە ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهاتوو، بە یەکسانی گۆڵێک بۆ هەر لایەکیان تەواو بوو. بەمەنجامە هەولێر بە 19 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی نوێمی ڕیزبەندی. گەرمەش بە 16 خاڵ هەڵکشایە خانەی 11 ڕیزبەندی. حوسێن محەممەدی کەناڵی پێم هەولێر.